ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ئێوارەیە ڕەنگە هیچ پێشەکیەک نەڵێم چکە لە بەرەوەی بەرنمەکەم دواکەوت کاک ڕەمەک ڕەمەزان قایمقامی قەزای چەمچەماڵ میوانمە لە کاتی خۆی دواکەوت بۆیە ینی ئەمویست ینی زیاتر قسەکەین لەسەر هەندێک خزمە گوزاری بۆ چەمچەماڵ و بێنێش یادی ئەنفالە بەڵام من خێرا دەچمە لای بۆی کە پرسیاری خۆمی ئاراستەکەم و بزانین بۆ سبەیل یادی ئەنفالە کاکە ڕەمەک ئایا چی دەکرێ و چ بەڵێنێک بە کەسوکاری ئەنفالکراوان دەدەن کە لەو یادەیە پرۆژەیەک یا کارێکی خزمە گوزاری کە پێشکەشی خەڵکەکەیکەن فەرموو. بەناوی خی گەورە و میهرەبان جارێکتر سوپاس بۆ جەنابەت کاک سامەجیان وا ڕێز و حرمەت و خۆشەویستی بۆ تەواوی بینەران و بیسەران چاوی یەک بێشیان ماز دەکەم لە مۆنومنتی چەمچەماڵین و بەیانی چواردەی چوار یادی 37مین ساڵی تاوانی جینۆسایدی ئەنفالە لێرەوە درود بۆ گیانی پاچیان و سەربەرزی بۆ کەسوکاریان و بۆ هەموو بینەرانی ئەزیز دەخوازم. سەبارەت بەو یادا ئێمە یادی فەرمی ئەم ساڵ بەپێ ئەو بەرنامەی کە حکوومەت یاریێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان دانناوە یادەکان لە کەلارە و لە گەرمیانە بەڵام ئێمە لەسەر مەبدەی ئێوەی کە یادی ئەنفال دەبێت بە شکۆ یاد بکرێتەوە و قوربانیەکان ڕێز لێبگیرێن لەسەر ئەو ئەساسە لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان و لەگەڵ ڕێکخراوەکانی کە کار بۆ کەسی ئەنفال دەکەن و لەگەڵ لێپرسایی فەرمانگەکان و تەواوی چین و توێژەکان و مامۆستانی ئاینی چەند ڕۆژی ڕابرد و کۆبوونەوەمان کردووە بەڵێنمانداکەم یادە بە پرشکۆ یاد بکرێتەوە و بەڕێزەوە یاد بکرێتەوە بەیانی ئێمە لە پێشوازی هەموو چین و توێژەکان دەبین کە دێنە سەر گۆڕی ئازیزان و خۆشەویستەکانیان لە مۆنومنت و ئێمە ئەمساڵ لە بواری کللتوری لە بواری ڕۆشنبیری لە بواری مێژویی چەندین پانێڵ کراوە ئەمڕۆ پانێڵێک لە سەرۆکاتی زانکۆ بوو بەیانیش پانێڵێکی تر لە سەرۆکاتی زانکۆ کاتژمێر سێ دەکرێت و ئێمە ساڵان هەفتەیادمان دەکرد بەڵام ئەم ساڵ سێ ڕۆژی تریشمان زیاد کرد بۆ ئەوەی چالاکیەکان گشتگیرتر بن لە هەفتەی مانگ ئێمە فیستیڤاڵی فلیمی سینەمای جینۆساید ڕادەگەیەنین کە بۆ یەکەمین جارە لە قەزای چەمچەماڵ دەکرێت و فلیمەکان لەسەر هەمووی دۆکۆمنتارین لەسەر جینۆسایدن لە وڵاتی تونسەوە بگرێت تا دەگاتە باکوور و ڕۆژهەڵات ڕۆژئاوا و هەروەها باکوور هەموو ئەم شوێنانە کە زۆر باش فلیمیان تێدا نمایش دەکرێت لە مۆنومنتی چەمچەماڵ جگە لەوە کۆمەڵک پێشنگا دەکرێتەوە کە بۆ یەکەمین جارن وێنەکان نمایش بکرێت ئەگەر دەرفەت بدەیت بە برای خۆت ئێمە لەدەی مانگەوە بڕیارماندا چالاکیەکان بکەین و ئێستا بە سەریعی چالاکیەکان دەخوێن ئەگەر بە سەریعی پێم بڵێ بۆ هیچکەم پرسیاری کەمێ بەڕاستی بەسەر چاو کاتژمێر دەی ڕۆژی پێنجشەممە سیمینارێک بۆ کاگلەتی فاتح فەرج بە ناونیشانی ڕۆڵی پەروەردەی گشتی پەروەردەی ئاینی لە ناساندنی جینۆساید کرا لەگەڵ هەموو مامۆستایانی ئاینی و بەڕێوەبەراتی ئەوقاف ڕۆژی شەممە کاتژمێر پاشنیوەڕۆ لە پەردە لادان لەسەر دیواربەندی شەیدان و ئەنفالکراوانی گوندی سپێسەر بوو و ئەمڕۆ کاتژمێردەی سەر لە بەیانی لە هۆڵی سەرۆکاتی زانکۆ وەکو ئاماژەمدا پانێڵێک ئامادەکرا بوو بۆ سێ توێژەر بە هاوکاری یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان و کاتژمێر 7:30 ئەمڕۆ کە قسە دەکەین ئێستا و بەرنامە هەیە کە 37 مەشخەڵ وەک هێماک بۆ 37مین ساڵیادی مەرگەساتی ئەنفال ڕێک بخرێت و ڕۆژی دووشەممە بەیانیە 8:30 کردنەوەی دەرگای مۆنومنت و مۆزەخانەی هەم شەهیدان هەم ئەنفال شەهیدانی شەڕی داعش دەکرێتەوە کاتژمێر 9 بەیانیکردنەوەی سێ پێشنگایە و کاتژمێردا خوێندنەوەی وتاری کەسوکار و ڕێکخراوەکان و ئیدارە لەلایەن وەلایەنە سیاسیەکان لەلایەن کەسوکاری ئەنفالکراوان دەخوێنێتەوە دانانی تاجەگوڵینەوە و گوڵ لەسەر مەزاری ئەنفالکراوان دادەندێ و لە کاتژمێر 9 بەیانی تاکو کاتژمێر 3 ئێمە لە خزمەت میوان ئازیەکان دەبین کاتژمێر 3 پاشنیوەڕۆ لە هۆڵی سەرۆکاتی زانکۆ
پاناڵێک بە ناونیشانی جینۆساید و نەتەوەسازی بۆ 3 توێژەر ڕێک دەخرێت و سێشەم کاتژمێردەی بەیانی لە مۆنومنتی ئەنفال ناساندنی کتێبی هەواڵی ئۆپراسیۆنەکانی ئەنفال لە ڕۆژنامە و بەڵگەنامەکە فەرمیەکانی حکوومەتی عێراقدا کە لەسەر ئەرچی قایمقامەتی قەزای چەمچەماڵ سازکراوە و ڕێزلێنان لە بەڕێوەبەری پێشوشەیدان دەکرێت و ڕۆژی چوارشەممە 16 مانگ کاتژمێریەکی دوای نیوەڕۆ 1970 نەمام لەلایەن شارەوانی چەمچەماڵەوە دەچێنرێت باخچەی تەنیشت پردی شەید مامەڕیشە وە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ پردەلادان لەسەر مۆنومنتی ئازیانمان لە گوندی دێڕەشە دەکرێت کە تایبەتن بە 94 شەهید و ئەنفالکراوی گوندی دێڕەشە و مەم لە حەو خوێڵێن و ئەمە لەسەر ئەرچی برای بەڕێز پۆڵای شەی سیروان دێڕەشەی کراوە. ڕۆژی پێنجشەممە هەفتەی 4 کاتژمێر 4 پاشنیوەڕۆ دەستپێکی پێنجەمینی فیستیڤاڵی ئەوەی کە باسم کرد فیستیڤاڵی فیلمی جینۆساید و ڕۆژانی هەینی و شەممە بەردەوام دەبێت و لە کاتژمێر ڕۆژی شەممەش بەردەوام دەبێت. ڕۆژی یەکشەممە کۆتا ڕۆژمان دەبێت کاتژمێردەی بەیانی لە مۆنومنتی ئەنفال کە 20 مانگ دەکات و نامەدی ڕێکخراوەکان بەشی ڕێکخراوەکان پانێڵێک ڕێک دەخەن بە ناونیشانی ئەنفال و لێکەوتەکانی. زۆر باشە دەست خۆش بێ کاک ڕەمەک منەمەوێت ئەمە بقۆسمەوە بۆ سامەجان ئەمە دوای حەز دەکەی دێنەوە خزمەتتان وەکو ئاماژەم بەس یەک پرسیارم هەیە وەڵا کاک ڕەمەک مەوزوعی ئاوی گۆپتەپە چی بەسەر هات یعنی منم ڕۆ نێزانیاری مۆرگرتووە وایە تاوکو ێستا هیچ سولفەیکی وەرنەگرتووە کۆمپانیاکە داواکاری کە سوکار ئاوی گۆپتەپە داواکاری ئیداری قەزای چەمچەماڵ و کە سوکاری سەربەرزی ئەنفالکراون و سەرجەم ڕێکخراوەکان و دانیشتوانی سنوورەکەمانە ئاوی پرۆژەکە هیچ کێشەی نییە هیچ گرفتی نییە تەنها ئەوەیە کە کۆمپانیاکە سلفەی وەرنەگرتووە دەتوانم بڵم پرۆژەکە بەردەوامە بەڵام کێشەی پێدانی سلفەکانی هەیە بۆیە من داوا لە جەنابەت دەکەم ئەو مەراسیمی ڕێز مەشخەڵ پێکردن 37 مەشخەڵەکە بۆ یادی 37مین ساڵەکە بگوازنەوە هاوڕیانم لە دەرەوە بانگمان دەکەن کە مەراسیمەکان ڕاگرتووە لەسەر ئیزنی جەنابەت و تەواوی بینەران و بیسەران ئیجازە لە جەنابەت وەرگرم. زۆر باشە ئەچەنە ئێوتان لە 37 تا دەست پێکەن وانە قوربان وەڵا ئەوە ئاماژە دەدەن کە دەست پێ دەکەن ئێجا ئەگەر هەر دەرفەتیشکە هەبوو دێمەوە خزمەتان و ئێمە ئەم شەو زۆر باشانیش لە خزمەتانی زۆر باشە بەشانازۆش بێ و داوای لێبوردن دەکەین کە پەیامەکەەوە نەگەیشت بوو بەرنامەکە ڕاستەوخۆ بێت بەرەوەڵای من ڕاستەخۆ بوو ساعتێکیش بوو لە ساحەوتەوە دەست خۆش بە زۆر سپاس بۆ کاک ڕەمەزانوری خۆتانمی قەزای چەمچەماڵ کە بە شوێکی ڕاستەخۆ لە مۆنومنتی چەمچەماڵەوە لەگەڵم بوو دەچینە لای ئاکۆیە هاو کۆتا دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئێوە ببورن میوانەکەم بەو جۆرە بوو ینی کاتی نەبوو چالاکیێکیان نەبوو بۆیە منیش لێرە ئەوە پێمەڵێن کە کەمێکی کە ئەو مەشخەڵە هەڵدەکەن لە قەزای چەمچەماڵ لە مۆنومنتی چەمچەماڵ کە 37 مەشخەڵە وەکو هێمایەک بۆ یادی ئەنفال هەموو ساڵێک ینی لەم کاتەیە یادی ئەنفال لە هەرێمی کوردستان دەکرێتەوە کە ئەم ساڵ بە شێوەیەکی فەرمی یادەکە لە کەلار لە ناوچەی گەرمیان دەکرێتەوە کە حکومەت پێڵەسێ هەموو ساڵێک کە سوکاری ئەنفالکراوان داواکاری تایبەتیان هەیە ئێستا هەندێک لە پاشماوەی ئەنفالکراوان ئەوانی کەماونەتەوە پیر و پەکەوتن زۆربیان لە ماڵی خزم و کە سوکاریان خزمەتەکرێن یەکێک لە داواکاری ئەوانەوەیە کە تاو کوێستان نەتوانراوە هەم نەخۆشخانەیەکی تایبەت بە کەسوکاری ئەنفالکراوان لە ماوەی ئەم 37 ساڵە دروست بکرێ یا خەڵۆتگەیەک بۆ ئەو کەسانەی کە هیچ کەسێکیان نەماوە و ئێستا بە تەنها ماونەتەوە و تەمەنێکی زۆریشیان کردووە واتە پەککەوتن یاخود تەمەنیان بەرەو سەر ڕۆشتووە کە پیر بوون زۆربەی کات جاران زۆر بە شێوەیەکی چڕوپرتر یادی ئەنفالە کرایەوە زۆربەی
بەرپرسانی حکوومەت و بەرپرسانی حیزبی بەشداریان تیا کرد بەڵام ئەوە ساڵ بە ساڵ ئەم یادەی شۆک و چۆن لە یادی شانزەی هەڵەبجە یادی شیمەباران یادەکە خەریکە کرچووکاڵە بێ ئێساوی ئەنفالی شوای لاتووە چونکە ئێستا بەرپرسانی حکوومەت یاریمی کوردستان لەبەرەوەی کارێکی ئەوتۆیان نەکردو بۆ کەسوکاری ئەنفال کراوان یا کەسوکاری کیمیاباران زۆر جار بەشداری ئەو یادانە ناکەن بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ڕەخنە و گلەیی کەسوکاری ئەنفال کراوان نەبنەوە ینی ئەمە بەردەوام ئەم یادە لای خەڵک بەرز ڕادەژیرێت و زۆر جاریش بەرپرسان وەکو خۆشتان ینی ڕەنگە هەنێ کات ئەو ڤیددیوانتان بەرچاو کەوتبێت کە بەرپرسی باڵا چووەتە ناو ئەم یادانە لەلایەن کەسوکاری ئەنفالکراوانەوە ڕوو بەڕوویان بوونەتەوە ینی تووڕێی خۆیان بەرامبەر ئەوان دەربڕیوە لە گەرمیان کاتێک کە جێگری سەرۆکی حکوومەت باڵەبانی ڕۆی پار لە چەماڵ ئەم هەڵوێستە بەرامبەر بە وەزیری شەیدان کرا ئیتر ئەمە بەردەوام ئەم تووڕێیە هەیە زۆر جار دەگوترێت ئەمانە حەقی خۆیانە چونکە بەپی پێویست ئاوڕیان لێ نەدراوەتەوە بە خێزانی وا هەیە بە قەتڵ عام کراون ینی بە گشتی هەمویان ئەنفال کراون و لە چاڵ نراون هەتاوەکو ئێستایشێک لە داواکاریەکانی کەسوکاری ئەنفال کراوان هێنانەوەی ڕووفاتی کەسوکاریانە کە ئەمە بە چەند قۆناغ ڕێگاتووەتەوە بەڵام تاوەکو ئێستا زۆربەی نەگەڕاوەتەوە ئێستا هەوڵ هەیە ئەو شوێنانەی کە ئەنفالی تێدا ئەنجام دراوە ینی ڕووفاتەکان بگەڕێتەوە و لە ڕێگەی ئاکۆ حازرە زۆر باشە پامنێرمان ئاکۆ لە ناو مۆنومنتی چەمچەماڵە ئەو چالاکەی کە قایمقامی چەمچەماڵ لە بەرنمەکەی من کە ئاماژەی پێکردوتی دەڕۆم لە مۆنومنتی ئەلفا کە ئێستا 37 مەشخەڵ پێ دەکەن ئێستا بزانم ئاکۆ چالاکیەکە چۆنە کەی دەست بە چالاکیەکە دەکرێت لە مۆنومنتی چەمچەماڵ فەرموو سڵاو سامان بێگومان 37مین ساڵ ڕۆژی ئەنفال و جینۆسایدی چەمچەماڵ واتە کەسوکاری ئەنفال کراوان لەم ڕۆژەدا یادی ئەو ڕۆژە دەکەنەوە دیارە هەفتە یاد بووە ساڵان مەڕاستیمەکانی ئەنفال بەڵام ئەم ساڵ دەڕۆژ دەخایەنێت و ئەم شەو وەک هێما و سیمبولێک بۆ دەربڕینی 37 ساڵ تێپەڕبوون بەسەر مەرگەساتی ئەنفال و جینۆساید لە مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵی نو ئێستا ئێمە دیمەنی ئەوێتان بۆ دەگوازینەوە کە لە مۆنومنتەدا ئامادەبوونی کەسوکاری با بڵێن کەسوکاری شەیدان و لە پسراوانی حکومی لە مۆنومنتەکە ئامادە ئەبن بۆ ئەوەی لە ڕێوڕسمێکدا 37 مەشخەڵ بەرز دەکرێتەوە و لە ئەو مۆنومنتەی کە ڕووفاتی ئەنفالکراوەکانی لێ 37 مەشخەڵ وەک دەربڕینی هێما و سیمبولێک بۆ تێپەڕبوونی 37 ساڵ بەسەر ئەنفال و جینۆسایدی گەلی کورد کە تیایدا 182,000 هاوڵاتی سڤیل زیدە بەچاڵ کرانووە 4500 گوندیش خاپور کرانووە ئەوەی کە ئێمە ئێستا لە مۆنومنتی ئەنفالین لە چەمچەماڵ 37 مەشخەڵ لەلایەن با بڵێن کەسوکاری شەیدان و ئەوانی کە قوربانی دەستی ڕژەمی بەعز بوون 37 مەشخەڵ هەڵدەکرێت و ئەم مەشخەڵانە وەک ئاماژەم بۆ کرد هێما و سومبولێکن بۆ دەربڕینی 37 ساڵەی ئەنفال بێگومان مۆنومنتی ئەنفال لە چەمچەماڵ ساڵانە بۆتە ناوەندێکی یادکردنەوەی ئەو یادە بۆیە ئەوەی کە لە دیمەنەکاندا دەیبینن ئەو 37 مەشخەڵەیەکە بەرز کراوەتەوە و دەربڕینی هێمایەکشە بۆ ئەوەی 37 مەشخەڵەکە دەبرێتە نزیک ڕووفاتی ئەنفالکراوان لە چەمچەماڵ سامان بێگومان مەرگەساتی ئەنفال مێژوویەکی
چەندین ساڵی هەیە زیاتر لە 37 ساڵ تێپەڕی بەڵام هێشتا توانی ئەگەر نزیکیش بوویت و لەوانوەڵا یەک دوانێک لەو کەسانی کە مەشغەڵەکانیان پێ بیان دوێنە. بەڵێ ئێمە هەوڵ دەدەین بۆ ئەوەی ئەم مەراسیمەی کە ئەم شەو ڕێک خراوە سبەینە دیارە مەراسیمی تایبەت بە یادی ئەنفال بەڕێوە دەچێ بۆیە دیمەنەکان ئەم شەو وەک دەستپێکێک وەک دەربڕینی هێما و سونبولێک لەسەر ئەو ڕووفاتانەی کە 170 ڕووفات لە ساڵانی ڕابردوودا لە پارێزگاکانی عێراقا پێشتر زیندە بە چاڵ کرابوون و هێنرانەوە بۆ چەمچەماڵ و بە خاک پێدران ئەم ڕووفاتانە لە نزیک ڕووفاتەکان ئەم مەشغەڵانە بەرز دەکرێتەوە دیارە منداڵ و گەنج و ئەوانە تەمەنەکان جیاوازن کە مەشغەڵانیان بەرز کردێتەوە وەکو دروشمێک بۆ ئەم ڕۆژە ئەگەر کامێرەمانەکە و نزیک بینەوە بۆ ئەوەی لە نزیکەوە دیمەنی ئەم مەشغەڵانە ببینن سامان ئەی بینینەوە بەڵێ زۆر باشە سڵاوتان لێبێت دیمە 37 ساڵ تێپەڕە بێ بەسەر مەرگەساتی ئەنفالە ئەمڕۆ لە داواکاریتان چییە ئێوە مەرگەسات ئەم ساڵ تا چەند مەرگەساتێکی گەورە بوو و داواکاری ئێوە چییە لەم ساڵدا ئەمڕۆ 37 ساڵ مبورەت لە سبەینە 37 ساڵ تێپەڕێت بەسەر یادی بەدناوی ئەنفالە بەڕاستی ئەمە ڕۆژێکی ڕەشە بە نسبەت کوردەوە وەکو کەسوکاری ئەنفال و شەهیدان داواکارین ڕووفاتی ئەنفالەکانمان بهێننەوە و بە شایستەترین شێوە قەرەبووی کەسوکاریان کرێتەوە لەبەرەوەی شایستەی هەموو شتێکی باشن لە ژیانێکی ئەو پڕی ڕەفاهێتا بژێت باشەوە دوای 37 ساڵ هێشتا قەرەبووی مادی و معنەوی کەسوکاری ئەنفال کراوان نەکراونەتەوە و لەسەر ئاسی نێودەوڵەتیشم بە جینۆساید نەنێسێنراوە ئێوە داواکاریتان چییە جگە لە قەرەبووکردنەوە وەکو بە جینۆساید ناساندن ئەوە یەکێکە خاڵێکی زۆر گرنگە بە جینۆساید بناسرێ ئیشی زۆر باش بکرێ وە کراوە وەکو بەڵام پێویستە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەکو لایەنەکان ئیشی زۆر جددیتر بکەن لەو بارەیەوە بۆ بەناساندنی جینۆسایدی ئەنفال. بڵێ کۆڵالێکێکیان بپرسی بڵێ باشە ئێوە یەکێک لە داخوازیەکان یا ئەوەی کە تاوکو ئێسا گرفتی نەبوونی ئاوە لە چەمچەماڵ کە ئێسا پرۆژەیەکەیە ئەم پرۆژەیە بە سستی کاری تیاکرێ باشە داخوازیەکانی ئێوە لە دوای 37 ساڵ یەکێک لە گرفتەکانی چەمچەماڵ کێشەی ئاوی خواردنەوەیە هێشتا ئێوە لە تازەترین داوای مافی سەرەتایی خۆتاندان لە ئەو قسەیە چیتانێ لەسەرەوە بابێت وڵا لە 37 ساڵیە دیتاوانی فالدا ئێمە کە ساڵانە وەکو کەسوکاری فالکراوان چەند داواکاریەکەینە بەردەم حکوومەتی هەرێم و لایانی بەرپرس داوای دوو قەرەبووەکەنی شێنەوانە معنەویەکیان لەوەیان معنەوی و قەرەبووی مادی قەربی مادیەکە ئەوە ئەرکێکی هەموو حکوومەتێکە کە ئادابینکردنی ئاوە کارەبایە هەر خسەڵ گوزاریشترە بەڵام مەزیێت تاکیل لە قەرەبووی معنەوی دەکەینەوە ئێمە دەمانەوەی قەرەبووی معنەوی بکرینەوە یان لە ڕووی معنەوی و ئاسوود دەبین قەرەبووی معنەوی یەکێ لەوانە هێنانەوەی وفاتی کەسوکارمانە لە خواروی عێراق و دوو بەدادگاییکردنی جاسوسە شارەکانە و ناسینەوەی ڕفاتی ئەنفال کراوانە و بەجیهانە ناسانی کەیسی ئەنفالە لە نێودەوڵەتی ئەم کەیسە لە کەیسێکی لۆکاڵی ناخۆیەوە ببێتە کەیسێکی جیهانی بە جیهانی بناسێنرێ ئەمە ئەم قەرەبوانە ئێمە ساڵانە داوای قەرەبواناکەین قەرەبی مادی ئەوە وەکو مەسەلی ئاوایە مەسەلەن کارەبایە هەر قسم گوزارێشتر ئەو ئەرکێکی حکوومەتەکە بۆ هەر کەسێکە ئەو خزمەت گوزاریانە دابین بکە بۆ هەنیشتیمانەکانی دەست خۆش بێ کۆڵا ئەگەر سامان لە دیمەنەکانمانە بێ دەیبینن کە بەڵێ دیمەنەکاندا دەیبینن کە هەڵکردنی 37 مەشغەڵ لە مۆنومنتی ئەنفال و جینۆساید کە لە ساڵانی ڕابردوودا 1970 ڕووفات هێنرانەوە و لە مۆنومنتی ئەنفال بە قەقس پێدان و ئەم شەو وەک دەستپێکی یادەکە سبەینێ دەکات ڕووفاتی لەسەر ڕووفاتی
ئەنفالکراوان 37 مەشخەڵ لەلایەن کەسوکاری ئەنفالکراوان کەسوکاری شەیدان کەسوکاری ئەوانەی کە قوربانی دەستی ڕژێمی بەعز بوون هەڵکراوەوە لە سەر مۆنومێنتەکەش وەک خۆتان گوێتان لێبوو هاوڵاتیان داوای قەرەبووکردنی مادی و معنەویەکەن لە حکوومەتی عێراق و لە حکوومەتی هەرێم و داوای بە جینۆساید ناساندنی ئەم دۆسیە دەکەن لە ئاستی ناوخۆی و لە ئاسی نێودەوڵەتیش. بەڵێ وەک ئاماژەمان بۆ کرد تێپەڕبوونی 37 ساڵ بەسەر ئەنفال و جینۆسایدی گەلی کورد کە لە دوای جەنگی عێراق ئێرانەوە حکوومەتی عێراق بە چەند خۆناغێک پرۆسەی ئەنفالی دەست پێ کرد و بەشێکی زۆری گوندەکانی کوردستان خاپورکران و وێران کران و هاوڵاتیانی سفیلیش زیندە بە چاڵ کران و تا ئێستاش لێرە و لەوێ گۆڕی بە کۆمەڵ هەڵدەدرێتەوە لە پارێزگەکانی ناوەڕاست و باشووری عێراق و تا ئێستاش کە سوکاری ئەنفالکراون دوای 37 ساڵ لە چاوەڕوانی گەڕانەوەی ڕووفاتی کە سوکارەکانیانن و تا ئێستاش فرمێسک بۆ دووری ئازیزانیان دەڕێژن. زۆر باشەوەی کە بینیتان ئەوە چالاکیێک بوو لە مۆنومێنتی هەزای چەند چەماڵ بەڕێوە چوو. من کۆتایی پێێنم ینی بەڕاستی بەرنمەکە زۆ سپاس بۆ ئێوە کە تاو کۆستا بینەر بوون بەرنمەکە تۆزە کچ و کاڵی پێوە دیار و بەڵام تاوانەکەی ئمە نەبووین قایمخامی چەمچەماڵ درەنگ هاتوو کاریشێ بوو لە ناو بەرنمەکە هەستا ڕۆی دوادارم توانی بێتمان کەمێک لەو چالاکیانە بۆیە بگوازینەوە پاس کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بەخواتان سپێرم واتان دەکەم.